ئێستا لە قۆناغی ئێستادا بە پێی ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە هەیە هێشتا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارە و ئێستا لە جارانیش مەترسیدارترە چونکە ئێمە بەشێکی زۆر لە شوێنە بازرگانی و بازاڕ و دوکان و ئەمانەمان کردوتەوە تێکەڵبوون زیاتر هەیە بۆیە لە هەمان کاتیشدا هەر لەم مینبەرەوە دەمەوێت داخوازی لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بکەم کە ئیلتیزام بکەن پابند بن بۆیە کامان وایە هەر وەختێک تەقییم و هەڵسەنگاندنی تەندروستی بەرەو ئەو ئاقارە دەڕوات کە نەخۆشی کۆرۆنا یا مەترسیەکانی بەرەو لاوازبوون یان کەمبوون یان ڕۆیشتن و نەمانی دەڕوات هەر لە لەحزەی یەکەم چرکە ساتی یەکەم تکایە لە ڕێگای جنابتانەوە بۆ ئەنجومەنی باڵای کۆرۆنا لە هەرێمی کوردستان و جنابی سەرۆکی حکوومەت دەرگای مزگەوتەکان و تەرچێ و خانەقاوە و ناوەندەکانی خوێندنی ئاینی و شان بەشانی سەرجەم ناوەندەکانی تری خوێندن لە پەروەردە و لە خوێندنی باڵا بکرێتەوە.